ئەمریکا کەشتە جەنگیە USS نیتزە و هەلگرا موشەکەن بەژایی و ئازمانی و تۆماهۆکە شاندا کەنارێن باکوورێ ڕۆژهەڵاتی سعودیە بە سەدەما زێدەبوونا گەرژی و ناکۆکیان نابەرە ئەمریکا و ئێراندا و ئێریشێن حوسیên یەمەن بۆ سەردامەزراوەی نەفتیên سعودیە و بە تایبەتی ئارامکۆ. ئەمریکا هێزەکە مەزن شاندیە سعودیە و هارتێشە ئەمریکا ئەشکەرە کرد و هێزەکە سنووردارش بۆی بارەبانیکردنێ دەبەر سعودیەدە بۆ کەنارێن باکووری ڕۆژهەڵاتی سعودیە هاتیە شاندن. لێگۆری نوچە ماڵپەرە ئارتی یا رووسی ئەمریکا سیستەمێ بارەبانیە موشەکان لە سعودیە بجیکردیە و ژەعالی خۆ بە ئێران هۆشداریدایە سعودیە و دەبێژێ کو ئێران ئامادەیەش بۆی ژنابرنا هەر ئێریشەکە لە دژی ئێرانێ. وەزارەتە بەرەبانیە ئەمریکا ڕاگەهاند و ئەمریکا سیستەمێ باتوریەت و 4 ڕادارژە جۆرێ سنتینل لەگەڵ 200 پسپۆری بوارێت چاکردنێ شاندیە سعودیە و لە چەند ناوچەیەکی هاتنە بەڵاوکردن. وژەعالی خۆبەژی ئاژانسا ڕۆیتەر زیانوچیان بەڵاوکردیە و ئەمریکا هێز نەدن ئامادەکردنە داکووان بشێنێ سعودیە هەوژی داکو ئەگەر ڕەوش ئالۆستر بوو دەست بێجێ بۆ سعودیە وەرنا شاندن. هەروەها دەستگەهێنە ڕاگەهاندنی ئەشکەرەکردن و کەشتیە جەنگیە USS نیتزە و هەلگرا چەندین جۆرێن چەکێن گرانە بەرەبکەنارن سعودیە برێکەتیە وێ لێ کەنارن سعودیە جێگەر ببێ داکو ڕوبڕوێ هەر ئێریشەکە ئێرانی و میلیسیێن بێسەر بە ببێ.